خالن الحفكرني نابينا يكيتيا خندوان وجوانا ورخصتنا سبار قدين عندك خالن جرينجن دكبي خدمتا خندواني ما جبر ولو روجك عمكار بيجن ديروبي يجبو خندواني ما جو اف ركفتنا هاني دكبي خدمتا واندن دوباره ام سپاسیا رخصنا من سپارک دکن سر پیشگیریان و تنسیق آن مره سپاس. سپاس. ئێمە وەکو ڕێکخراوی سپارکی هۆڵندی کار دەکەین لەسەر گەشە پێدانی کردی تایبەت و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان. ساڵی ڕابردوو بە هەماهەنگی هەموو لایەک و بە تایبەتی یەکێتی خوێندکاران و لاوانی کوردستانی ڕۆژاوای کوردستان توانیمان 262 قوتابی لە زانکۆکان با بڵین دامەزرێن دەوام بکەن و ئێمە ژۆکو ڕێکخراو هاوکاری دارایی مانگانەمان بە بڕی $200 بۆ برانونەتەوە و ئێستاش حاڵی حازە هەر بەدەوامە. ئەم پرۆسەیەی ساڵی ڕابردوو ئێستا تازەی دەکەینەوە و دووباری دەکەینەوە و لە هەفتەی داهاتووە ئێمە دەست دەکەین بە تەوزیعکردنی فۆرمەکان لە سەرجەم کەمپەکانی هەرێمی کوردستان کە سووریەکانی لێن و بۆ ئەو مەبەستەش ئیمڕۆ هاتوین سەردانی بەڕێزیانمان کردووە بۆ ئەوەی مزەکرەیەکی تەفاهم لە بینی ڕێکخراوی سپارک و یەکێتی خوێندەوان و لاوانی کوردستانە ئیمزا بکرێ. ئەم ڕێکەوتنە یا ئەم مزەکرەی تەفاهمە زۆر لە ئێستادا پێویستە بۆ ئەوەی بتوانین زۆرترین و باشترین کار ئەنجام بدەین و ئێمە زۆر سپاسی هاوکاری هەموو لایەکەکەین و بەتایبەتی ئیتیحادکەوە ساڵی ڕابردوو زۆر ماندوو بوون لەگەڵمانەوە هاوکاری هەموو پرۆسەیەک بوون و ساڵی ئەم ساڵیش بەرنامەمان هەیە ئیشی باشتر و زیاتر بکەین بەیەکەوە و بە هیوای ئەوەی کە بتوانین ئەو خوێندکارانەی کە بێبەش بوون لە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانە بتوانن پەرە بە خوێندنیان بن و دواتریش کە ئینشاءڵڵا وڵاتی سووریا ڕۆژاوای کوردستان سەقامگیر بوو لە ڕووی ئەمنیەتەوە بتوان بگەڕێنەوە وڵاتی خۆیان و بتوانن بابنەی خزمەتێک بە شار و ناوچەکەی خۆیان بگەێنن. یەکێک لە خاڵەکان کە لە مزەکرەی تەفاهمەکە هاتووە ئەوەیە چۆن بتوانین هاوکاری یەکتر بکەین لە کەمپەکانە. ئێمە وەکو باسم کرد لە هەفتەی ئایندەیە نزیکەی 2000 فۆرم بەسەر کەمپەکانە تەوزیع دەکرێت و قوتابیان ئەتوانن ئەو فۆرمانە لە ڕێگەی نووسینگەی یەکێتی خوێندکارانەوە لەوێ نووسینگەیان هەیە لە کەمپەکان و لێرەش لە نووسینگەی سەرەکیان لە هەولێر ئەتوانن بێنەوە فۆرمانە پڕکەنەوە. یەکێکە لە خاڵەکان کە زۆر گرنگە ئێمە بەیەکەوە کاری لەسەر دەکەین. یەکێک لە خاڵەکانی کەش ئەوەیە کە دوای ئەم پرۆسەیە بتوانین سوودی زیاتر بە قوتابیان بگەێنین لە ڕێگەی ئەوەی کە هەر ئشکالیکان هاتە بەردەم لە پرۆسەی وەرگرتنیان لە زانکۆکان ئێمە بتوانین لەویاشە هاوکاری یەکتر بکەین و کۆمەڵی نقاتی کە هەیە بەڵام گرنگتریان ئەوەیە کە هەردوو لەسەر و ڕێککەوتوین زیاتر خزمەت بە قوتابیان بکەین و بە باشترین و زیاتر ڕێگە. ئێمە تەمان لە مزەکرەی تەفاهمەیە تەمەن دیاری نەکراوە بەڵام ئێمە وەکو منەظەمە پێشتر با بڵین تەمەنمان دیاری کردووە کە لە ئەو خوێندکارانی لە تەمەنیان 18 بۆ 24 ساڵە ئەوانە هەدەفی ئەوەلی منەظەمەی ئێمەن و کاریای لەسەر دەکەین. ئەشتوان بە ناوی یەکێتی خوێندکارانیش ئەو قسەیە بکەم کە داوا لەو کەسانە شەکەین کە تەمەنیان لە 24 بەرەو ژووریشە با هیچ نەبێ هە فۆرمەکە پڕ بکەنەوە فۆرمەکە پڕکەنەوە بێنە لای ئێمە هەتاکو و ڕێژی ئەوانیش زیاتر بێمە ئەتوانین زیاتر زەخت بکەین یان زیاتر کاری لەسەر بکەین. ئەوە داواکاری ئێمە هەبێ ینی ئەوانی کە تەمەنیان لە 24ریشە با پڕیکەنەوە ئەو فۆرمە هەر هەبێت لە لای ئێمە بۆی توانین زیاتر کاری لەسەر بکەین.